ئایا تێکشکاندنی بنکە ئاتۆمیەکانی ئێران سیناریۆی ئەمریکایە یاخود بەڕاستی لە نێو براون؟ بۆچی گومانەکان لەسەر ڕووداوەکە زۆرتر بووە؟ بەپێی پێگەی هەواڵی CNN ئەمریکی کە لە سەرچاوەی فەرمی و باڵای ئەمریکاوە وەریگرتووە، هێرشەکانی شەوی ڕابردووی سەر بنکەی فۆردۆ لەلایەن 6 فڕۆکەی جۆری بیت و ئەنجام دراوە کە تیایدا 12 بۆمبی تایبەتیان لە جۆری GBU 57AB خستۆتە خوارەوە بۆ ناوەندەکە. کێشی هەر بۆمبێک لەو بۆمبە تایبەتانە زیاترە لە 13 تۆن بە کۆی گشتی 180 تۆن بۆمب ناوەندی بنکەی فۆردۆ لەناو براوە. سەبارەت بە هێرشی ئاسمانی و موشکیەکانی ئەمریکا بۆ سەر ناوەندە ئاتۆمیەکانی ئێران، دۆناڵد ترامپ ڕایگەیاند 3 ناوەندی ئەتۆمی ناتەنز و ئەسفاهان و فۆردۆ لەلایەن سوپای ئەمریکاوە بە ئامانج گیراون. وتیشی دەتوانم بە جیهان ڕابگەێنم هێرشەکانمان سەرکەوتنێکی سەربازی زۆر گەورە بوون. ناوەندی پیتاندنی یۆرانیۆمی ئێران بە تەواوەتی لەناو براوە. ئاوکات ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە کەوا چۆن ڕۆژێک بەر لە هێرشەکەی ئەمریکا بۆ سەر دامەزراوەی ئەتۆمی فۆردۆ، ئێران سەرجەم یۆرانیۆمە پیتیندراوەکەی بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. ئەوەش گومانەکان لەسەر هێرشەکە زیاتر کردووە. ئاوکات چەند پێگەیەکی جیهانیش باز لەوە دەکەن کەوا ئێران و ئەمریکا پێشوەختە ڕێک کەوتون کەوا هێرشەکەی ئەمریکا بۆ سەر بنکە ئاتۆمیەکان ڕەمزی بێت. بۆیە ڕوون نییە کە ئایا بەرنامەی ئەتۆمی ئێران کە ناتەنیاهۆ بانگەشەی لەناوبردنی دەکات تێکشکێنراوە، یاخود بەرنامەکە ماوە و ماوەیەکی تر بە شێوازێکی دیکە دەست پێ دەکاتەوە.